بەڵێ بێگومان ئێمام ئێوارێکی زۆر خۆش و تایبەتمان بەسەر برد لەگەڵ ژینگە پارێزانی سنووری پارێزگای هەڵەبجە لێرەوە ئەمەوێت دەستخۆشیێکی زۆر باش لە بەڕێز فەرماندەوە هاب هەڵەبجەیی بکەم کە هەمیشە وەکو کەسایەتێکی سیاسی وەکو گەنجێکی هەڵەبجە بەدەم پارێزگای هەڵەبجە و کەسوکاری شەیدانەوە بووە و حەزی کردو جێپەنجەی دیار بێت لە هەموو سێکتەرەکانە ئەم ئێوارە خوانەی ڕێکخستووە دەستخۆشیم هەیە بۆی لە هەمان کاتە هاوکاری دارایی واتە هەدیەیەکیشی پێیان بەخشیوە نزیکەی 230 کارمەندن. ئێمە ژینگە پارێزانی کوردستان ڕێزێکی تایبەتیان هەیە لە لامان و ئەوانەی هەڵەبجەش لەسەر سەری خۆماندایانەنین و هەمیشە لە پێشی خۆمانەوە بەڕێیانەکەین. بە ئامادەبوونی لە پرسانی حیزبی حکومی لە باخی گشتی هەڵەبجە ئێوارە خوانێک بە بۆنەی یادی مەولوی پیرۆزەوە سازکرا کە لە مانگەدا حەزرەتی محەممەد مستەفا لەدایکە بێ مانگێکی پیرۆزە لەسەر ئەرکی بەڕێز کاگواب هەڵەبجەیی ئێوارە خوانێک سازکرا بۆ چینێکی خزمەت گوزار و چینێکی ماندوونانە سنووری پارێزگای هەڵەبجە کە ئەوانی ژینگە پارێزانن کە ژماریان زیاتر لە 200 ژینگە پارێزی بەڕێزە